دەستنیشانکردنی هەستیاری خۆراک لە ڕێگەی دژەتەنی IgG. هەستیاری کاردانەوەی لەشە بۆ شتێک یان پێکهاتەیەکی کیمیایی کە خۆی بێزیانە و بەڵام لەش وەک تەنێکی زیان بەخش مامەڵەی لەگەڵ دەکات. یەکێک لە گرنگترین شیکاریە تاقیگەیەکان بۆ دەستنیشانکردنی هەستیاری خۆراک لە ڕێگەی دژەتەنی IgG-ەوەیە کە جۆرێکی نوێیە و بە جۆری سێهەمی هەستیاری ناسراوە. لەم جۆرە لە هەستیاری شیکاری تاقیگەیی زۆر گرنگە چونکە نیشانەکانی هەستیاری لە ماوەیەکی درێژدا دەردەکەون و کەسەکە نازانێت چی بووەتە هۆکاری هەستیاریەکە. هەندێک جار نیشانەکانی شاراون و تەنانەت نازانێت کە هەستیاری هەیە. ئەم جۆرە لە هەستیاری کاریگەریەکەی بۆ ماوەیەکی درێژ دەمێنێتەوە تا لە کۆتاییدا کەسەکە تووشی چەندین گرفتی تەندروستی دووهەمی و درێژخایەن دەکات، وەک داخوران و لوزبوونی ڕیخۆڵەکان، سکچوون و قەبزی، غازات، شەقیقە و کەم خوێنی و قەڵەوی و نەخۆشی پێست و چەندین گرفتی تەندروستی دیکە. پاش ئەنجامدانی شیکاریەکە دژەتەنی IgG دژی هەر خۆراکێک ئەرێنی یان پۆزەتیڤ بوو پێویستە چیتر نەخورێت یان کەم بکرێتەوە، چونکە چەندین توێژینەوەی زانستی ئەوەیان دەرخستووە کە وازهێنان و کەمکردنەوەی ئەو خۆراکانەی لەش دژەتەنی IgG لە دژیان دروست کردووە بارودۆخی کەسەکەیان باشتر کردووە و چارەسەری گرفتە تەندروستیە دووهەمیەکانی ئاسانتر بووە. لە ئێستادا لە تاقیگەی پسپۆری سمارت شیکاری دەستنیشانکردنی هەستیاری بە خۆراک لە ڕێگەی دژەتەنی IgG-ەوە ئەنجام دەدرێت و شیکاریەکە زیاتر لە 200 جۆر خۆراکی تێدایە کە باوترین ئەو خۆراکانن کە لە عێراقدا بەکاردەهێنرێن. لەش ساغ و تەندروست بن. سمارت وەرچەرخانە.